سڵاو ڕێز ژوەڕا هەمیان ڕا بە بویەرێکی احتیمالەن بویەرێکی دەبێژم گرنگ لە پێشبەریا وەما دوو چاوکانیان جودا ژمە ڕاگۆت یەکی لەسەر خەتێ یەکژی لە جێ سەر کەڤران سەربەران ژمە ڕاگۆتن کو دەڤان ڕۆژێن دوماهیەدا تەلە کۆنفرانسێک دەنەڤبەرە ئیمرالی و قەندی لێدا و ئیمرالی و هێزن سووریا دیموکراتیکدا ئانجی خۆسەریا دیموکراتیکدا هاتیە لە دەرخستن و دەوردا گوتوبێژێکی دوور و درێژ هاتیەکردن لەسەر پێڤاژەیەک و کەتیە پێشبەرە حرەکەتە پەکێکێ بە تایبەتیژی یا باکووری کوردستانی و ڕۆژئاوای کوردستانیژی بەگشتی و دەوردا گوتوبێژ لە سەرڤەیەکی هاتیەکردن ئۆجەڵان خواستیەک و پەکەکە وەک هێزێکی چەکداری عراقی دەرکەوێت قەندیلیژی دەناودا وان چیانە ڤاڵا بکەن و هەرن وڵاتێکی پەنابەریە بکەن و دەمێ پێشدا دێ دەوڵەتە تورکیایە عافیەکی گشتی دەرخە و وانە دکارن ڤەگەڕێن تورکیایە لە گۆڕی یەک ژوان چاوکانیان و ژمەڕاگۆت لە هەفدیتنێ دەناوبەرە قەندیل و ئیمرالیدا گوتوبێژێکی نەرێنی دەناوبەرە مستەفا قەرەسۆ و ئۆجەڵان ڕا دەرکەتیە و ئەڤ یەکژی بەداوی هاتیە دە چاوکانیا دووەمیندا ژی دیسان گوتن هەواڵێکی کەچک دیسانژی نێرینێن جودا دەرخستنە هۆلی یعنی بێگومان ئەو دوو تشتێک و من بیستنە من بیستینە و ژە چاوکانیان نێزیک وێ دەرێ چاوکانیان سەرخەتێ و من گوت سەرکەڤران سەربەران من دیتنە ئیدی هونژێ فام دکەن ئەس چ دەبێژم لە گۆری وان دوو چاوکانیان یعنی مرۆڤ نەکارێت سەدی سات وانە بە ئاڤایەکی ڕسمی ژعالیە بێت تەفگەڕێ حتا نهاتیە زەڕالکردن نهاتیە ئیفادەکردن و نهاتیە بەحثکردنژی و احتیمالە قەت نەوێ بەحثکردنژی لێ تشتێک و vەیەکێ هەنێکی پشتڕاست دکا بێگومان داخوێنیە وان یەک دوو ڕۆژان یا عومەر ئۆجەڵان بوو هەگەرکو هون ئەز بینم سەر ئەکرانەوە بە داخوێنیە هەر وەکو هون دەوێت داخوێنیەدا دبینن عومەر ئۆجەڵانژی یەک دوو ڕۆژێن دوماهیدا گوتکو ئەو دخوازە بە هەر ئاوایەکی بە دەمێکی کورتدا ئاپێخۆ ڕێزدەر ئۆجەڵان ببینێ و داخوازێکی تایبەت کرد و ئەو داخوازی حتاژە ڕەجەب تەیب ئەردۆغان کرد گەلو ئاڤانە هەمی نیشان دەدەن کو هەفدیتنێک چێ بووە و دەوێ هەفدیتنێدا کریز و لە هەڤنەکردن هەبووە ئانژینا ئەم هێژی vەیەکێ نزانن یعنی وەک من گوت لە گۆڕی چاوکانیە کو من بیستە دەناوبەرە مستەفا قەرەس و کو ئەندامێکی پۆلی بیرویە مرۆڤ دکاری بێژی پەکێکەیە یەکژە دامەزرێنەرێن پەکێکەیە و یەکژە بە یەکژە چەلیکێن زیندانێ تێناسکردن و ئەو هەواڵین زیندانێ بەگشتی مستەفا قەرەس و بە تایبەتی یعنی دەوی واریدا بێگومان دکارن هەنێکی حشک بن یعنی ئەو سیاسەتە چەپگەڕیە کەڤن کۆمۆنیستیە کەڤن بەرخۆدان ئانژی سیاسەتە توش ڕاستە ڕاست احتیمالە لە پێشیە فکراندنێوان هەنێکی ئاستەنگ بێ و هەنێک جارنا مرۆڤ ببێ دۆگمایان و مرۆڤ نەکارە بە لە دەمێن حەساسدا مناوەڕێن جودا ئەنجام بدە مرۆڤ vەیەکێ دەبینێ و مستەفا قەرەسۆژی بە کەسێکی وسا تێناسکردن کوژ بووی مناوەڕێن سیاسی و مناوەڕێن زراف نەحازرە هەنێک ئەندامێن دنێژی یا کۆنسیا سەرۆکات یا پەکێکێدا دیرۆکێدا مینا جەمیل بایق مینا مراد قەڕێلان دیرۆکێدا بە تایبەتیژی دە ساڵین 1992دا گاڤاکو هەرێما کوردستانی دامەزرا و بە شەرت هات ناساندن یەک ژوان شەرتانژی لە گۆڕی من ئەو بووکو حرەکەتێن دنێ یەن پارچێن کوردستانی دەناوە خۆدا ئەنتیگرا بکە حتا مارجیناڵژی بکە و دەوێت دەمێدا کوردێن حرەکەتێن کوردی یا چەکدار یا کوردستانە ئیرانی بێگومان ئیدی بێ هێڤی ببوون بێ ئومێد ببوون گوتم ئەم ji بۆی خاترا بەرژەوەندیە باشووری کوردستانê شەڕ ددەن سەکناندن ئەم تێن کامپان لە کامپاندا دڕونن لە گۆڕی من ئەو نەڕاستە یعنی ئەو نە ji بۆی خاترێ کوردستانە عراقی ئەبیەکردن حرەکەتێن کوردستانە ئیرانی دەدەمە شەڕی عراق و ئیرانێدا بە ئاڤایەکی پڕ باش ji aliyê rejêma Saddam Husên ve dihatin piştgirîkirin her tiştê wan
يعني لسنور بماشينان بأوتومبيلان دچون بغدایە دەهاتن جەبڵخانەیەکی باش جوانڕ داات خستێوانی پڕ باش هەبوون چەکێ پڕ باش دەستێوان دابوون و دیپلۆماسیاوانژی پرانی ژ ئالیە بەغدایە داهاتکردن هاتن و چوونێوانژ بۆی دەروێ وڵات هەمی لەسەر خەتا بەغدایە بوو وێ دەمێژی بێگومان گەلک هێز و ئالیەن جیهانی ناودەوڵەتی پشگیریە بەغدادە دەکردن داکو بکارە ڕژێمە ئیرانێ ڕژێمە جمهوریە ئیسلامیە ئیرانێ لاواز بکە گابک و سەدام حوسێن کەت ئێدی حرەکەتێن کوردی یا کوردستانە ئیرانێ بێهێوی و بێ ئومێد بوون و لۆماژی بەهانەیەکی وسە ji بۆی ئالیگرێ خۆ دیتن و ئەو ji بۆی خاترێ باشووری کوردستانê بە ئاوایەکی ji ئاوایان çekê xwe datînin an jî şerdidan seknandin li سنگرên ku ew têda bûn çiyayên ku ew têda bûn li Kurdistana Îranê hemî vala kirin hatin Kurdistana Iraqê li Kurdistana Iraqê jî hêdî hêdî hatin gendal kirin hatin marjinal kirin û heta îro jî em dawiya wan dibînin gavekî da Iraq û İran li hev kirine îtîfaqekî emnî çêkirine ku ew dihat payîn kirin dihat pêşbînî kirin ji bo ku her dewlete gava ku xwe komî serhev dike û dibe dewlet karê wî yekemîn ew e snûrên xwe biparêze û meseleyekî Kurdî jî heye tu kes keçikê xwe nakete qurbanî ji bo Kurkê xelkê yani ev gotin dibe ku Kurdên nasyonalîst vêyekê red bikin qebûl nekin ji wê gotinê hez nekin lê mirov gerek henekî bi avayekî waqî bînane li gorî real polîtîka lê binere ev yek bêwîrengiya her hêzek bi berjewendiya xwe çê dike û li gorî berjewendiya xwe tev digerê li Kurdistanê jî berjewendiyekî yek alî ya Kurdistanî tune ye qet jî tune bûye û nabe jî çend berjewendiyên me hene çend Kurdistanên me hene û wan berjewendiyana min çend car jî gotiye gerek bên parastin yani mirov wana red neke rewşa Kurdên Îranê gehişt rojekî îro ên hev di navbera Tirkiye û Iraqê de jî heman peyman heye divê peymanê de bêguman niha PKK çi dike yani ji xwe 4-5 salim PKK nekare li Kurdistana Tirkiyede li Tirkiyede şerekî çekdarî bide meşandin yani gerek sedemên wî hene lê sedema herî sereke jî dîsan ne yani sedem hene lê sedema sereke ne rojava û ne parastina jiyana Ocalan û tiştên wisa ye sedema sereke quwet û hêzê PKK di rewşekî îro de nekare şerê partîzaniyê bimeşîne şerê partîzanî di rewşekî de ku teknolojiya gelekî pêşketiye û ew teknolojiya pêşketî di destê dewleta Tirkiye de ye û ev şer wextê wî nemaye û şerekî nû jî PKK nekarî bike yani nekare hazir nîne ji bo şerekî mîna îra bide meşandin û şert û zirofê wî jî çi qasî hene em wî jî nizanin ji xwe lê dîsan jî PKK jî ji bo wê hazir nîne yani loma jî hebûna PKK li Kurdistana Iraqê di nava sê çar çiyayan de çend tunêlan de çi dike dikarî çi bike dikarî tenê bibe zemînek ku hinek hêz hev singên xwe li ser ava bikin yani hinek hêz bi kurtasî siyasetê li ser bikin ê bêguman Ocalan vê yekê dibîne ehtimalekî mezin ez didim li ser vê yekê Ocalan xwastibe bi dewletê re hev dîtinek çêkiribe û li hev kiribe ku ewl bidê PKK devî warî de îqna bike lê wek min got di nava PKK de bêguman hinek alî hene ji bo wê yekê hazir nîne yek ya dinê jî PKK desthilatdariya xwe ji çek dibîne niha ji bo ku wek me got niha roj ava bi serê xwe ye zêde mirov nekarî bibêje kontrolekî sedî sed PKK an jî desthilatdariyekî sedî sed ya PKK li ser e yani em hemî dizanin li yek dû sal beriya niha xwastin Mazlûm Abdî li ser kar labibin an jî cêwî bigorîn Mazlûm Abdî jî godar kir xwe ji kar vekişan kesekî din dînan şûnawan lê Emerîkiyan ev yek qebûl nekird û cardin Mazlûm Abdî vegerandin hûn vê yekê dibînin li Kurdistana Tirkiye jî ji xwe yani rewş ji wê yekê hêjî xiratir e yani şert û mercên Kurdistana Tirkiye hereketa legal vê yekê diselmîne li berjewendiya hereketê û li berjewendiya gelê wir de ye ku ew hereket bi xwe karê xwe bimeşîne yani her roj kesek jêra nebêje tu wisa bike wisa meke filan kesî bike kandîd filan kesî meke kandîd bila filan kes baxe bila filan kes devê xwe bigire bêrengî nabe yani bêrengî nabe loma jî êdî ew bêrengiye ji xwe yani حركة çekdarî an jî şerê çekdarî an jî sedema ku zextekî eskerî pir mezin li ser PKK de heye bêguman PKK mecbûr e hesasiyeta Îranî berçavan derbas bike
لو ماجی پژک دمکی درێژە چەند ساڵن پشتی بەهارە عەربی پژک شاندنە سورگونی ئاژی شاندنە تەحتیلی شاندنە تەحتیلی ئەو تەحتیلژی گەلک شاند حتەنەها بەقاسی و پژک مەهێن دەرباز بوویدا کۆنفرانسێکی خۆ کۆنگرێکی خوا ئەنجامدا لێ دەوارێ پراکتیکیدا گاڤک نایە ئاویتن ئەوژی گرێدایەوەیەکی ئەو حساسیت مەجبورە بێدیقەتکردن حتاک و چەک دەدەستێ پەکێکێدا هەبن لۆ ماژی ئەز تەخمین دەکەم و ئۆجەلان بەوی ڕەنگی بفکرێ و بخوازە مناوەڕەیەکی سیاسی ئاواکە لێ ئەو مناوەڕە بێگومان دەسەڵاتداری و گۆتنێن ئەندامێن سەرکردایەتیا پەکێکی ئەنجی حرەکەتا پەکێکی ئێکونەها لە قەندی لێ لە زاپێ لەکوێ نزانم گۆتنێنوی و دەسەڵاتداریاوی و حاکمبووناوی لەسەر هەموو حرەکەتا کوردی کێم دکا حتا ئاستەکی پرپرک و دبە سەدەما تونەبوونێژی لۆ ماژی ئەز باوەڕ دەکەم و گەلێک کەس vەیەکی تحمل نەکەن لەناوە سەرکردایەتیا پەکێکێدا ئەو من خواست بە کورتاسی لەسەر vەیەکێ ڕاوەستم مەجبورە ڕێک جوداتر ji vەیەکێ بێدیتن مەجبورە مرۆڤ دە هەنێک دەماندا لە شوونە ئیندیحارێ هەنێک ڕێکێن جوداتر هەڵبژێرێ دەناوبەرە تەسلیمبوون و ئیندیحاردا گەلێک ڕێکێندنی هەنە ڕێکێن زراف هەنە دەبەک و ئاوژی هەنێک جارنا وەک زەعیفتی و بێگومان زەعیفتینە لێ هەنێک وەک هەنێک جارنا وەک تەسلیمبوونژی وەرە شڕۆڤەکردن لێ دە حرەکەتێن سیاسیە جیهانێدا گەلێک پێنگاوێن وسە هاتنە گوت دیتن حرەکەتێک دەمێکی خۆشە جەیەکی ڤەکشاندیە پشتران لە جەیەکی دنێ سەری خۆ دەرخستیە و ئەو نایە وێ واتای ئەو حرەکەت بە تەمامەتی هەر شتێک ji dest دایە ji خۆ حرەکەتی باش کوردستانە عراقی مەدیت یعنی پشتی هەشتێ نەمان نە دەنگێوان هەبوو نە ڕەنگێوان هەبوو نە کەس دەزانی ئەو لەکوونە یعنی گاوەک و جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی خواستەبان هەفدیتنێکی بە ئیرانی ڕا چێ بکەن بەلکی بەرپرسیاری قەراقۆڵێکی دشاندن بەوانڕا هەفدیتنێ چێ بکەن یعنی لە ئاستی وەزیری و حتا لە ئاستی استخباراتژی هەفدیتن کێم بوون لێنەها ڕاوشاوان دەبینێ مرۆڤ ڕاوشاوان دەبینێ ئەو ji بۆی قەندی لێژیش بۆی هەر حرەکەتێکی چەکداریژی بەوی ڕەنگیە ئەس باوەڕم تشتێکی وسە احتیمالێکی وسە هەیە یعنی تشتێکی وسە دەسەری ئۆجەلاندا بە لێ قەندیل چ قاسی دکارێ vەیەکێ شڕۆڤە بکە چ قاسی ئەو یەک ڕێکێ پێشە گومانێ وان ڤەدیکا و دەولەت دەخوازە وان تەسفیە بکە بەوان بەلەیزێ دەم قازانج بکە بێگومان دەولەت یعنی دکارێ هەر تشتێکی وسا بکە لێ حرەکەت لە شوناوی دکارێت چ بکە یعنی حرەکەت بەوی ڕەنگی بەردەوام دەبێ مرۆڤ دەبینێ لە زاڵی بەرخودانێک هەیە لە مەتنیان بەرخودانێک هەیە لێ ئەو بەرخودان دچەکو و دەواری سیاسیدا ئەنجامەوی چ دەبن دەواری استراتیژیکدا ئەنجامەوی چ دەبن ژغێنی شەوتاندنا ماڵان و خەسراندنە هێزێ مرۆیی و هێزێ مادی بەتایبەتیژی هێزێ مرۆیی دەدەمێکیدا و 4 ساڵی دنێ 5 ساڵی دنێ ئەو شەڕ بەردەوام بکێ گەلۆ پەکەکە دکاری کادرێن خۆ پەروەردە بکە یعنی مرۆڤ وان یەکانت دەچاپەمەنیە دەدەوێ هەنێک کادراندا دەبینێ گاباک و تێن سەر تەلەڤیزیۆنی مرۆڤ دەبینێ هەنێکی دابڕانێک هەیە ینی دابڕانێک لە فکر دابڕانێک لە فەلسەفە دابڕانێک لە سیاست دابڕانێک لە شەرت و مەرجێن و یەن دنیایدا هەیە تەنێ عینی سیدی عینی تشت تێ دووبارەکردن عینی کەلیمە عینی ڕیتۆریک تێ بەردەوامکردن و ئەف لە گۆری من مەترسێکی پڕپڕ جددیە ji بۆی حرەکەتێکی ئیدۆلۆژیک و سیاسیک و بەرێ دەناوبەرە دە ساڵێکیدا هەریکەم 8 مەهان ژیانە خۆ بە پەروەردێرە دەرباز دەکرن و نەها گەلۆ پەکەکە دکارە وانە پەروەردە بکە بێگومان بە شکلێکی پەروەردە دبە لێ دیسانجی ئەv لەسەر قووەتێ شەخصان دەمینێ پەروەردەیەکی مرکزی نابە و ئەوژی ڕێکێ پێشیە تەڤلی هەڤیان ئاوا دکە یعنی بە کورتاسی ئەس دیسە دووبارە دەکەم تشتێک و من بیستیە تەنێ من بیستیە لێ چاوکانیان کو من بیستنە چاوکانیان پڕپڕنێزیکن و ئەو چاوکانی بەرێژی تشتێن وسەژم ڕاگوتبن پڕ جاران ڕاستیا خۆ نیشاندایە و وەک من گوت نەها عومەر ئۆجەلانژی داخوێنێکی وسەدا و ئەو داخوێنیژی هەنێکی بەگرنگی هاتە وەرگرتن حتا لە کەناڵێن دەوڵەتە تورکیایژی هەنێکی بەگرنگی هات وەرگرتن گەلۆ ئەو یەک نیشان دەدا و هەفدیتنێک چێبووە تەلەکۆنفرانسێک چێبووە ئانجی کەسێک ناو بەینکاری کردە و دەوێ ناو بەینکاریە و دەوێ هەفدیتنێدا ئەنجامێک نەهاتیە وەرگرتن ئانجی ئەو هەفدیتن ژجەیەکی کەتکە ناوە کریزان و هاتیە بلۆکردن ئەم هێژی
viki نزانن ام دم پیش بزانن که او نوچه چقاسی راسته دبکو ام قدجی نزانن ل حرکتن روزن پیشی دا مرو دکاری هنکی وانی کانا فهم بکا حتی برنامه کی دن اسلام ورز هی سرکفتنی شوارد خوازم یو خوشنا